هێرشەکانی تورکیا بۆ سەر باشوور بەگشتی و بۆ سەر هێزەکانی پەکەکەش بە تایبەتی دوو ئامانجی هەیە. ئامانجە ئاشکراکەیان ئەوەیە کە ئەو ڕوبەڕووی گەریلاکان دەبێتەوە بۆ لێدانی پەکێکەیە وەکو ڕایگەیاندووە، بەڵام ئامانجە شاراوەکەی داگیرکردنی زیاتری خاچی باشووری کوردستانە و ئەوێ پێگەی خۆی لە باشووری کوردستان یاکو خۆیان دەڵێن لە باکووری عراق بەهێزتر بکەن. ئەوەش خۆمان نەزانین، ینی دەمێکە ئەو دەوڵەتی تورکیا تەماعی لە کۆنە وڵایەتی مووسڵ هەیە و من پێم وابێ ئەگەر ئێستا پەکەکەش لەوێ نەبووایە ئەو هێرشانەی هەرە کرد و ئەوە وەکو کارتێک بەدەستی و خۆی هێڕێتەوە بۆ ئەو سەودا و مامەلانەی کە لە دوا ڕۆژ پێویستی پێی دەبێ. من پێم وانییە تورکیا بەبێ ڕەزامەندی عراق و ئەو وڵاتانەی کە کاریگەریان لەسەر عراقەیە ئەو هەنگاوی نابێ. بە جۆرێک لە جۆرەکان جۆرێک هەماهەنگی هەیە و لە باشووریش هەندێک هێز هەن بەو پێی کە پەیوەندیەکانیان لەگەڵ پەکەکە زۆر خراپن. ئەگەر ڕاستە و خۆش بەشدار نەبن چاو دەپۆشن لەو جۆرە هێرشانە، ئەوە حەقیقەتێکە بە پێی قانونی نێودەوڵەتی بی بەڵێ، بەڵام ئەوانیش بێگومان بۆ ئەو وەرگرتنی ئەو ڕەزامەندیا و بێدەنجی و بێدەنگکردنی حکوومەتی هەرێم و عراق قسەی خۆیان هەیە، ینی وەختە ئەوانیش قسەیان هەیە، بەڵام من پێم وایە ئەگەر ئێستاش بێدەنجی بنوێندرێ لە ئەنجامدا ینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقیش لەو هێرشانە زەرەرمەند دەبن. ئەگەر ئێستا بێدەنجی بنوێنن یان نەنوێنن لە دوا ڕۆژدا هەر زەرەرمەند دەبن، چونکە پێناچێ ئەو هێزانەی تورکیا کە دێن ئەو شوێنانە بە ئاسانی چۆل بکەن یا بگەڕێنەوە. بە دڵنیاییەوە ئەو ناشاری تۆردەواناڵی ساڵی 2023 نەخشەی تورکیا نەخشەیەکی گەورەتر دەبێ. لانی کەم ئەوێ بەشێک لە باشووری کوردستان داگیر بکە و بێجگەلەوەش خەڵکەکەی دەربەدەر بکە، ینی کاتێک کە خەڵک لە باشووری کوردستان دەربەدەرە بێت تووشی قەیرانی ئابووری ئەبێت، تووشی قەیرانی سیاسی بێت، تووشی قەیرانی تەندروستی بێ، ئەوەش بارگەرانکی زۆر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دروست دەکات و بەرژەوەندی تورکیاش لەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە لاواز بێ، بەهێز نەبێ. بۆیە خۆزگا ئەو لایەنانە بێدەنگ نابوون، ینی چێ دەوڵەتی عراقا چ حکوومەتی هەرێمی کوردستان چ لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانە، بەڵام ڕاستیەک هەیە بێ بیزانین ئەبێ لایەنی کەمی لێک تێگەیشتنی نێوان ئەو هێزەکانی پەکەکە و پارتی و یەکێتی و حیزبەکانی تر لانی کەمی لێک تێگەیشتن هەبێ و ئەبێ ڕەچاوی بارودۆخی یەکتری بکرێ، یعنی ئەبێ ئەوانیش ڕەچاوی بارودۆخی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن و حکوومەتی هەرێمیش ڕەچاوی بارودۆخی باکوور بکاتن. ئەوە کارێکی باش دەبێ، ینی هەر ئەوە نییە بابەتەکە بێدەنگ بوو کۆتایی پێهات. هیوادارین ینی هەموو لایەنە سیاسیەکان ئەو حقیقەتە بزانن کە داگیرکاری تورکیا داگیرکاریەکی ڕاستەقینەیە، بەڵام ڕێزگرتن لە هەرێمی کوردستان و لە سەروەری هەرێمی کوردستان لە لایەنەکانی تریش کاریش پێویستە.